ئەمە تەرمی شاخەوان عەبدولی تەمەن 31 ساڵە کە دانیشتووی قەزای 3 سادق بوو. درەنگانێکی شەوی ڕابردوو دوای چوونە دەرەوەی لە ماڵ ئیتر ناگەڕێتەوە. بەیانی ئەمڕۆ لە خواروی قەزاکەوە تەرمەکەی بە کوژراوی دەدۆزرێتەوە. شاخەوان گەنجێکی خێزاندار بوو، خاوەنی 3 منداڵە کە 2 کوڕ و کچێکن. ئەو یەکێک بۆ لە پێشمەرگەکانی بەرگری و فریاکەوتن وە هاوڕێکانی ئاماژیان پێکرد کەسێکی خۆشەویستی ناو هاوڕێکانی بووە لە هێزی پێشمەرگە. کورسات نیوز لە چەند ڕێگایەکی جیاوازەوە هەوڵیدا وتەی کەس و کاریان وەربگرێت تایبەت بە هۆکاری کوشتنەکەی، بەڵام بە بیانووی بەردەوامی دەستپێکردنی لێکۆڵینەوەکانی هێزە ئەمنیەکان ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن. شاخەوان جگەلەوەی باوک بوو، هاوسەر و پێشمەرگە بوو، کەسێکی کاسبی بازاڕی قەزای 3 سادق بوو. کورسات نیوز هەوڵیدا لە چەند لایەنێکی ئەمنیەوە زانیاری زیاتر وەربگرێت لەسەر هۆکار و چۆنێتی کوشتنەکە، بەڵام هێزە ئەمنیەکان لەبەر سەلامەتی ڕێڕەوی لێکۆڵینەوەکانیان ئامادە نەبوون هیچ زانیاریەک ئاشکرا بکەن. تەنها ئەوەنەیان ڕاگەیان لە ئێستادا لێکۆڵینەوەکانیان دەست پێ کردووە. کوشتنی ئەم گەنجە لە قەزای 3 سادق لە 3هەم ڕۆژی جەژنی قورباندا دوای ڕاگەیاندنی ئەو پلانەی چەند ڕۆژی پێشووی حکوومەتی هەرێم دێت کە لە ئەنجامی زۆربوونی حاڵەتەکانی کوشتن بە چەک هەڵمەتێک ڕاگەیەنرا بۆ کەمکردنەوە داماڵینی چەک و دەستگیرکردنی ئەو کەسانەی کە چەکی بێمۆڵەتیان پێیە، ئەمەش بە ئامانجی کەمکردنەوەی حاڵەتەکانی کوشتن. سەراج جەمیل، کورسات نیوز، 3 سادق.